ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامە پڕچێژ و جوانەکەی ڕۆژ باش. ئەم ڕۆژ هاتمۆلاتان کە دوا ڕۆژی هەفتەیە بەڵام بە کۆمەڵە بەرگە و بابەتی بەسوود و بە پڕوزەوە هاتومەتۆلاتان تا بابەتە هەمەڕەنگەکانی ڕۆژ باشتان پێشکەش بکەم. هەرچەندە ئەمڕۆ کەش و هەوا زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە وەکو بیرن هێشتا بەهۆیەوەی کە هاورێکی زۆر هەیە و بارانە لە پشتی منەوە وەکو بێک کە شەوە ڕۆژ نەبووتەوە بەڵام کاتژمێر حوتی تەواوە ڕۆژێکی نوێیە بۆیە دەست دەکەین بە بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. تەوەری پرۆگرامەکە ئەمڕۆ لە دوو تەوەری زۆر ڕەنگیندا خۆی دەبینێتەوە یا خود بەسوود کە بێگومان لەناو کۆمەڵگەدا ئێستا پرسی ڕۆژە یەکێک لەوانە کە کردنەوەی دەرگاکانی خوێندنە کە ئەگەری ئەوە هەیە یا خود باس لەوە دەکرێت کە لە مانگی داهاتوودا هەوڵ بدرێت بۆ کردنەوەی دەرگاکانی خوێندن کە لە مانگیەکی واتە ساڵی داهاتوودا و جگەلەوە ژنان هەمیشە جێگە دەستیان دێرە لە کارە دەستیەکانیان و لەو کارانەی کە ئەیکەن بەکردنەوەی پێشەنگا بێت یاخود بە بەرهەمینەوە خۆ بێ بیانەوێت بیخەنە ڕوو بۆ هاوڵاتیان. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێشەنگایەک دەکرێتەوە لەلایەن کۆمەڵێک لە خانمی دەستڕەنگین لە ناوڕووکی پرۆگرامەکە قسەی زیاتری لەسەرەکەین. ئێستاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ دەکەم. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە نابێت بەغدا موچەی فەرمانبەران بە سیاسی بکات. جوتیار عاتل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیان ئەگەر بەغدا 320 میلیارد دینار بۆ بەشە موچەی فەرمانبەران ڕەوانە نەکات حکوومەتی هەرێمی کوردستان بژاردە و جێگرەوەی دیکەی دەبێت. ڕاشی گەیان نابێت بەغدا پرسی موچەی فەرمانبەران بە سیاسی بکات. جەختیش دەکاتەوە پرسی موچە کاری لە پێشینەی حکوومەتە. حکوومەتی ئیمارات پێدانی ڤیزای بە هاوڵاتیانی 13 وڵات ڕاگرت. عێراقیش یەکێکە لە وڵاتانە. حکوومەتی ئیمارات بڕیاریدا پێدانی ڤیزا بە هاوڵاتیانی 13 وڵات ڕابگرێت کە عێراق یەکێکە لە وڵاتانە. بڕیارەکە هەریەک لە وڵاتانی ئێران، سووریا، لوبنان، تورکیا و چەند وڵاتێکی دیکەی ئیسلامی دەگرێتەوە. بڕیاری ڕاگررتنی ڤیزا لەلایەن ئیمارات چووەتە بواری جێبەجێکردنەوە و هیچ وادەیەکیش بۆ دەستپێکردنەوەی دەستنیشان نەکراوە. ڕۆژی 21 ئەیلولی داهاتوو هەڵبژاردننی گشتی ئەڵمانیا ئەنجام دەدرێت و مێرکڵیش واز لە سیاسەت دەهێنێت. گوتەبێژی حکوومەتی ئەڵمانیا ڕایگەیان ئەندامانی کابینی حکوومەت ڕەزامەندیان دەربڕی ڕۆژی 21 ئەیلولی داهاتوو بۆ هەڵبژاردننی گشتی دەستنیشان بکرێت و جێگرەوەیەک بۆ ئەنگێلا مێرکڵ هەڵبژێردرێت. ڕاشی گیان بە جێهێشتنی مێرکڵ ئەڵمانیا دەچێتە قۆناغێکی نوێی سیاسیەوە. پێشتر ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا بڕیاریدا ساڵی 2021 دەستبەرداری کاری سیاسی بێت و خۆی کاندید ناکاتەوە. سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دەڵێت باوەش بۆ جیهان دەکەینەوە. جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە گوتارێکدا بە بۆنەی جژنی سوپاسگوزاری ڕایگەن نابێت هێز و توانای سەربازیمان پیشان بدەین بەڵکو دەبێت باوەش بۆ جیهان بکەینەوە. هەروەها بایدن داوا لە هاوڵاتیان کرد بەهۆی کۆرۆنا بە بۆنەی جەژن و بۆنەکان کۆ نەبنەوە و خۆیان نەدەنە دەست ئەو پەتایە. زیاتر لە 140 پۆلیسی سوید بیر لە گۆڕینی پیشەکەیان دەکەنەوە. نوێنەری سندیکای پۆلیس لە سوید ڕایگەیان بەهۆی کەمی موچەی کارمەندانەوە زیاتر لە 140 پۆلیسی ئۆپسالا بیر لە گۆڕینی پیشەکەیان دەکەنەوە. ڕاشیگەیان زیادکردنی موچە هاندەرێکی باش دەبێت بۆ مانەوەی پۆلیسەکان لە ئەرکەکانیاندا و هەروەها ڕاکێشانی گەنجان بۆ ناو ئەو پیشەیە. کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانم پێشکەشکردن ئێستاش ناوەڕۆکی پرۆگرام.
بەهۆی نەبوونی خواست لەسەر کەرەستە و پێداویستیەکانی پیشەی سەراجی لە شاری سلێمانی ئەو پیشەیە خەریکە بەرەو لە ناوچوونەچێت جگەلەوەی کە بەرهەمی هاوردەش کاریگەری زۆری لەسەر دروست کردووە. جەزا ئیسماعیل هاوڵاتێکی شاری سلێمانیە پیشەی زیندورووە یاخود سەراجە یاخود پێشەوترە جۆڵا کە بەهۆی کۆرۆناوە هێندەی دیکە بێبازاڕی ڕووی تێکردوون ئەویش نیگەرانە لەبەرەوەی ئەو کارەی خۆش دەوێت و دەیەوێت پیشەکەی لە دەست نەدات و هەر بمێنێتەوە. بابێکەوە ببینین بزانین پیشەی سەراجی ئێستا چۆنە و چۆن خواستی لەسەرە. دوکانەکانی سەراجی لە سلێمانی پڕاوپڕن لە کەلوپەل و پێداویستی تایبەت بە گوێدرێژ و ئەسپ و ئەو ئاژەڵانەی بۆ کاری گواستنەوە بەکاردەهێنرێن. بەڵام خەریکە هاوردەکردنی کەلوپەل لە دەرەوەی وڵات ئەو پیشە مێژوویەی شارەکە لە ناو دەبات. جەزا ئیسماعیل بە دەست و پەنجەکانی سەرقاڵی زیندورینە تەمەنێکی لە پیشەی جۆڵایی یان سەراجی بەسەر بردووە. دەیەوێت دوای خۆشی پیشەکەی کە دروستکردنی زین و لغا و کەرەستەکانی دیکەی ئەسپ و ئاژەڵە باربەرەکانە بهێڵێتەوە. قەیرانی ئابووری و گۆڕانکاریە بازرگانەکان کاریگەری قورسی لە پیشەی سەراجی کردووە. ئەوەش سەراجەکان یان زیندوروەکانی نیگەران کردووە ترسی لە ناوچوونی پیشەکەیان هەیە. بەشی سەرراجەکانیش ئیشی سەرراجیان دەکرد یانی سەراجی ئیشی قایشەکان ئەوەی کە لغا و زینی وڵاق و ئەم شتانیان دروست دەکرد. ئێستا لەبەر ئەوەی کەشتەکە لە تورکیاوەیە لە ئێرانەوەیە هەرزانترە پارەکەی هەرزانترەکەوێ ئەو سنعاتە نەماوە. پیشەسازی سەراجی بە ڕێژەیەکی دیار کەم بووەتەوە. بەو هۆی زۆرێک لەو کەلوپەلانەی لە ئێران و تورکیاوە هاوردە دەکرێن بە نرخێکی هەرزانتر دەفرۆشرێت. لە کاتێکدا ئەوەی لە ناوخۆدا دروست دەکرێت نرخەکەی دەگاتە نزیکەی $100، بەڵام ئەوەی بە شێوەیەکی بازرگانی و لە دەرەوە هاوردە دەکرێت ناگاتە $20. ئێستا ئەم شتە لە ئێرانەوەیەت سعرەکەی زۆر هەرزانترە لەوەی کە بڵین لێرە دروست ئەکرێت. ئێستا کورتانێکە هێنن بای 20,000 ئەگەر وەستای ئێرە دروستی کا بە 100,000 دروستی ناکە و نەژماوە بەبوونی ئەوە ئەم ئیشە وردە مردووە. بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ماوەیەکی زۆرە بازاڕەکان داخران. ئەوەش کاریگەری لەسەر نەمانی زۆرینەی پیشەکان هەبووە. یەکێک لەو پیشانەش سەراجیە کە لە دۆخی ئاسایی بازاردا کڕین و فرۆشتن تێیدا سنووردارە و کاتیە. ئابووری ناسان پێیان وایە کۆرۆنا کاریگەری زۆری لەسەر بازرگانی ناوخۆ جێهێشتووە و ڕەنگە بەم زوانە کۆتایی نێت. کۆرۆنا بە گشتی کاریگەری خستۆتە سەر بازار و بازاری سارد کردوتەوە بازاری لاواز کردووە وەکو پێویست بڵێن کارەکان پێش ناکەون بەرهەم وەکو پێویست نافرۆشرێ و بازاری ئەو کەلەپور و ئیشە دەستیانش بازاریان لاواز بووە بەهۆی کۆرۆنا و بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی هاوردەی ئەو زینانەی لە دەرەوە دێ. پیشەی سەراجی یان جۆڵایی لە ساڵی چلەکاندا بازارێکی گەورەی هەبوو و لەو سەردەمەدا لە گەشەکردنێکی باشدا بووە. چونکە لەو سەردەمەدا هاتوچۆی هاوڵاتیان بە ئاژەڵی گەورە وەک ئەسپ و گوێدرێژ بووە و بۆ هەڵگرتنی بارەکانیان هاتوچۆکردن پێیان پێویستیان بە قایش و لغا و زین بووە. سەراجەکان لەو سەردەمەدا بازارێکی گەرمیان هەبووە و کاڵای زۆریان ساخ کردووەتەوە. بێگومان هەندێک پیشە هەیە کە وەکو نەریتی شارێک یاخود شارۆچکەیەکی لاتۆ لە سەردەمانی زۆر پێشووتر ئەو پیشەیە هاوڵاتیان بەردەوام کاریان کردووە یاخود کردویانتە بەشێک لە بژێوی ژیانیان، بەڵام ئێستا بە تێپەڕبوونی کات و پێشکەوتنی سەردەمیانە وا دەکات ئەو پیشانە بەرەو لە ناوچوون بچن یاخود کاڵ ببنەوە. هەرچەندە ئەمە لە هەموو جیهان دەگوزارێت یاخود زۆر پیشە هەن کە نەکرد لە کوردستان لە وڵاتانی دیکەش کەمە بێتەوە، بەڵام کەسانێک هەن کە پیشەکان خۆش دەوێت ئەگەر کەمیش بێتەوە ئەوان بەردەوامە بن لەگەڵ یا و نایڵن کۆتایی پێبێت. ئەو شتانەی کە لە ماوەی ڕابردوودا هەبوون زۆر بەنرخن بە هەمان شێوەی چۆن پیشەیەکەیە یاخود شوێنەوارێکی شەیەیان بەنداوێک هەبێت. هەموو ئەمانە ئەگەر بە تێپەڕبوونی ساڵ
بەرەو لە ناوچوون بچن یاخود داڕوخان بچن بەڵام هێشتا کار بۆ دەکرێت کە بەهێڵڕێنەوە سمبولی ئەو شوێنە. ئەمڕۆ 59 ساڵ بەسەر بنیادنانی بەنداوی دەربەنی خانە تێدەپەڕێت کە لە ناوەڕاستی سەدەی ڕابردووە بیرۆکەی دروستکردنی بەنداوی دەربەنی خان گەڵاڵەکرا. سەرەتا لە ساڵی 1946 چەندین لێکۆڵینەوە لەبارەی بەنداوەکە کرا و دواتر لە ساڵی 1953 پرۆسەی لێکۆڵینەوەکان کۆتایی هات. پاشان لە ساڵی 1954 دیزایانی پرۆژەکە دانرا و لە ساڵی 1955 دەستکرا بە جێبەجێکردنی کە ئامانجیش لە دروستکردنی ئەم بەنداوەی دەربەندی خان لەو کاتەدا ئەوە بوو کە هەوڵ بدەن کەمکردنەوەی کاریگەری ئاوی باران بەخوڕ بگرن یاخود ڕێی لێ بگرن. بەرزی بەنداوی دەربەندی خان 128 مەترە و پانیەکەی لە بەشی ژێرەوەی 500 مەترە و لە سەریشەوە 7 مەتر. سەرەتا توانای گلدانەوەی 3 ملیار مەتر سێجا ئاوی هەبووە. بەڵام ئێستا بەهۆی تێپەڕبوونی ئەو 59 ساڵە بە سەرتەمەنیدا توانای گلدانەوەی بۆ 2 ملیارونی و مەتر سێجا کەم بووەتەوە. بەنداوەکە 3 پرۆژەی کارۆ ئاوی لەسرە و توانای هەریەکێکیان 83 مێگاوات کارەبایە لە کاتژمێرێکدا. هەروەها 3 دەریاچەی ئاودێری لەسەر بەنداوی دەربەندی خان هەن. هەر ئاوادان بێت دەربەندی خان ئێستش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. هەمیشە خانمان بە کاری دەستی خۆیان بێت یاخود بە هەر کارێکی دیکە بێت کە دەیکەن جێگە دەستیان دیارە و بە دڵ و بەگیان ڕەنگینی کاری خانمانی خۆیان تێدا دەبینەوە و جگەلەوەی کە ئەو کارانە ئەگەر بۆ خزمەتی خۆشیان نەبێت خزمەتێک بە دەوروبەرەکەشیان دەکەن
و هەمیشە ماڵیش بە خانمانەوە جوانە لە بیریشی ناکەین ئەم 16 ڕۆژە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکان بەرامبەر ئافرەتان بۆیە ئەمڕۆ لە شاری سلێمانی پێشەنگایەک دەکرێتەوە کە تایبەتە بۆ کاری دەستی خانمان و بۆ ماوەی 3 ڕۆژیش بەردەوامە بێت بۆیە من میوانداری سروە عوسمان کە سەرپەرشتیاری گروپی خەیاڵی خانمانە دەکەین لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت بەیانیت باش سروەخان جا ئەو ناوە جوانەی کە هەڵت بژاردووە گروپی خەیاڵی خانمان ئەبێ خەیاڵتان چۆن بنەخشێنن و چۆن بیخەنە سەر ئەو بەرهەمانەی کە ئەمڕۆ پیشانی ئەدەن پێمان بڵێ چەند ڕۆژ کەی دەست پێ دەکات کاتی پێشەنگاکەتان و تاکەی بەردەوام دەبێت. بەیانیتان باش زۆر سپاس سروە عوسمان سەرپەرشتیاری گشتی گروپی خەیاڵی خانمان ئێمە ئەمڕۆ لە سلێمانی پێشەنگایەکەکەینەوە لە میلی مۆڵ لە ڕاپەڕین پێشەنگاکەمان تایبەتە بە کارە جیاوازەکانی دەستی خانمە دەستڕەنگینەکانمان زیاد لە 30 خانمە هەموو جۆرە کارەکانی تایە بۆ ماوەی 3 ڕۆژە لەمڕۆوە دەست پێ ئەکات لە کاتژمێر 12 بۆ 9 شەو هەر 3 ڕۆژەکە بەو هەمان کات ئەبێت بە هیوای ئەوەی کە کۆمەڵەیەکی دەست ڕەنگین و هونەرمەندان و هونەردۆستان سەردانی کارەکانی خانمەکان بکەن و لە نزیکەوە ئاماژە بدەن بە چالاکیەکە و چۆنەڵی ئیشەکانیان هەڵسەنگێنن بەو هیواین بێگومان بۆ پێی کە لە سەرەتای ڕۆژەکەەوە بەو شێوە جوان و ڕەنگینە خۆت ڕازاندۆتەوە ڕۆژێکی پڕوزە و چالاکیە بێ بۆت ئینشاءڵڵا پێشەنگەکەشتان زۆر سەرکەوتوانە بەڕێوایچێت سروەخان پێمان بڵێ پێشەنگەکەتان زیاتر لە چ کارێکی دەستیدا خۆی دەبینێتەوە هەرچەندە کاری دەستی خانمان زۆر هەمەڕەنگن بەڵام ئێوە زیاتر چیتان ئامادە کردووە؟ بەڵێ زۆر سپاس خاتونجان کارەکانی ئێمە بریتە لە کاری ڕایزن چەند خانوێک ئەو کارە ئەکات و هەروەها کاری ئەکسسوارات بە هەموو جۆرەکانیەوە هەروەها کاری هوەری بەرد و فەیس پەینتین و نەخشی خەنە و هەروەها کۆمەڵێک ئەکسسواراتی ناوماڵ توحفەیات لەسەر چۆنەڵی ئەو داروشتی شوێنە ناو باخچەکان کە بەکارە هێنرێتەوە و جوانکاری تیا ئەکرێت ئەو هەروەها ئیشی تاجمان هەیە و ئیشەکان زۆر زۆرن بەگشتی سەرکەوتوو بن سروەخان ئەزانین کە لە ماوەی ڕابردوودا لە ساڵڕۆژی دامەزراندنی شاری سلێمانی یاخود پایتەختی ڕۆشنبیری ئێوە پێشەنگایەکتان کردەوە کە ئەم پێشەنگایش ئەگەر پێم وابێت ئەمە درێژە پێدەری ئەوەیە یاخود بە هەمان شێوەیە و ئەو خانمانەی کە ئەم جارە بەشداریان کردو لە پێشەنگاکەت سەررجەمیان لە شاری سلێمانین یاخود ئەم جارە لە شارەکان و شارۆچکەکانی دیکەشەوە میوانداریتان کردووە. بەڵێ ئەندامەکانمان گشتگیرە ینی لە هەموو شار و شارۆچکەکان ئەنداممان هەیە بەپێی جۆری کارە جیاوازەکانیان وەرمانگرتوون بۆ ئەم ڕۆیش کۆمەڵک خانمان لەگەڵایە هەنێکیان لە چەمچەماڵەوە هاتوون و هەنێکیان لە زەڕایەن و نەسر ئەو شار و شارۆچکانەی کە نزیکی سلەیمانین و یاخود هەڵەبجەی شەهید. بەڵێ ئەگەر خانمێکی دیکە یاخود بێوێت لە شارێکی دیکە و پەیوەندیتان پێوە بکات مەرجی بەشداریکردنی چۆنە سروەخان ئایا ئەو گروپەی ئێوە بەردەوامە بێت یاخود فراوانتریەکەن ئەگەر خانمانی دیکەش بێن؟ بەڵێ ئێمە لە خزمەتی هەموو خانمێکی دەستڕەنگینین کە بتوانێت کارەکانی خۆی بەڕێ بکات و بیاوێ بەرەو پێشی بدات و کاری نوێ و نوێکاری و داهێنانی تیا بکات ئامانجی ئێمە ئەوەیە کە کارەکانی ئەو خانمە بەڕێزانە چۆنەڵی بە شێوازێکی تەقلیدی نەبێت خۆیان داهێنانی تیا بکەن خۆیان بیرۆکەی خۆیانی تیا بەکاربێنن لە یاساکانمان هاتووە کە کۆمەڵی 20 یاسامانداناوە بۆ بەشداری ئەو خانمانە بۆ ئەوی بتوانین کارەکانمان بە بەرنامە بەڕێ بکەین کۆمەڵێک یاسامان هەیە بۆ بەشداریکردنیان بەڵام ئامانجی سەرەکی ئێمە زیاتر ئەوەی کە پابەندی یاساکان بن و هەروەها چالاک بن و هەروەها کاری نوێ و نوێکاری بکەن نەکاری تەقلیدی.
جا پێمان بڵێ و یاسانە چۆنە 20 یاسا قورس نییە یاخود یاساکانتان لەگەڵ کاری دەستی خانمان یەک دەگرێتەوە؟ وەڵاهی تۆزێ ئەو شتانە بە بەرنامە خۆشە جا ئێمە لە بەروی گروپەکەمان حەزەکەین بە بەرنامە کار بکەین ئەمانەوێت ئەو چالاکیانەی کە ئەنجامی دەین بە شێوازێکی ڕێکوپێک بێت کە چوینە هەر شوێنێکەوە ئەو کەسانی کە ئەو شوێنەمان پێ ئەدەن لێمان ڕازی بن لە ئەنجامە کە بتوانین جارەتر ئەو شوێنە وەرگرینەوە لەبەر ئەوەی پێمان خۆشە خۆشەویستی و تەبایی و ڕێزی نێوان ئەندامەکان پارێزراو بێت و هەروەها ئەو کارانەی کە ئەیکەن کاری نوێکاری و تەقلیدیتیانە بێ و هەروەها ئەو خانمانی کە بەشداریەکەن بەگشتی لە هەموو ئەو پێشەنگایانە پێویست دەکات کە کارەکانیان نوێ بێ و کاری جیاواز بێت یعنی ئەو کارانی کە هەیەە چۆنەڵی دووبارەیە ئەڵێن ئەوانە مەهێن بۆ هەر چالاکی و هەر ڕێکخراوێکی تر بەکاری هێنن بەکاری بێن و ئەتوانن لێ ساغیکەنەوە بەس لای ئێمە پێمان خۆشە هەموو کارەکان نوێکاری و داهێنانی خۆتاینتیا دیار بێ بۆ ئەوی مێزەکان کە ژای ئەەکەینەوە بۆ هەر بە ڕێزێک تایبەت بێ بە جۆرە کارێک کەواتە خەمم نەماگەر بمێ بەشداری بکەم لەگەڵتانە یاساکانتان زۆر قورس نییە ینی ئەو 20 یاسا یاخود ئەو 20 مەرجەی داتان ناوە کێشە نابێ هاوکاری مەکەن ئەگەر بمێ بەشدار بم نانا لە خزمەتانین بە خۆشحاڵیەوە یاساکان نەوەڵە زیاتر ئامانجمان سەرکەوتنی خانمەکانە بۆیە ئەو کۆمەڵە یاسامان بۆ داناوە چکە حەز ناکەین ئیشەکانمان بە هەڕەمەکی بەڕێوە بڕاتەوە کە سەرپەرشتی شوێنێکەکەیت ئەبێ مەسئولیەتی ئەو کۆمەڵە خانمەش هەڵبگرین کە کار بە بەرنامەکانمان بکەن بۆی ئێمە بتوانین سەرکەوتوو بین بێگومان سروە خان بە هیوای سەرکەوتن بێگومان پێم خۆش بووە گەر هەر کاتێک بووە سەردانم کردنە بەڵام ئەوەی لەسەر ڕاگەاندنە ئەوەیە کە کاری دەستی ئێوە یاخود ئەو کارێکە ئێوەیکان ئێمە پیشانی بینەر و بیسەری یاخود بەگوێی بیسەرانیشی دابدەین کە ئەمڕۆ خانمانی سلێمانی پێشانگایەکی گەورە و ناوازە دەکەنەوە. سروە خان ئایا ئەو کارانەی کە کردوتانە زیاتر سووتان لە چ مەتریالێک وەرگرتووە یاخود چی بەکارەهێنن بۆ دروستکردنی ئەو بەرهەمانە؟ بەڵێ بەرهەمەکان بڵێن جیاوازیان چۆنڵی لە ڕووی کوالێتی و لە ڕووی پێکهاتەوە جیاوازن کاری مێخەکمان هەیە ئەوە هەر مێخەکەکە ئامادەکرێت لەگەڵ موروی ئەنواع و ئەوە تێکەڵ ئەکرێت یاخود تحفەیاتی لێ دروست دەکرێت بۆ ئەکسسواراتی ناوماڵ و هەروەها بۆ جوانکاری بۆ شوێنە گشتیەکان خاتونێکمان تەنها ئەو ئیشە ئەکات وە خاتونێکمان هەیە تەنها کاری بەردەکە ینی بەردی بچووکە هێنێ و تابلووی لەسەر کێشێ کەسێکی وەک خۆم ینی ئەم ئەکسسواراتانی کە بەکاری هێنین من خۆم ڕسمی تیاکەم و چۆنەڵیت ئەمە داهێنانێکی خۆمە کە لەسەر ئەم قاڵبانە ئیشی تیاکەم و وەک ئەکسسوارات خانمان ئەتوانن بەکاری بێنەوە شتێکی زۆر جوانترە. سروە خان ئەو ئەکسسوارە ئەگەر پێم بڵێ لەسەر ئەتەمین کێشاوتە لەسەر ئەتەمین کێشاوتە یاخود لەسەر بەرد و ئەو پارچە گران بەهایانە کێشاوتە؟ نەنا ئەمە هەر خۆی قاڵبەکەی هەیە لە بازار و هەروەها زنجیر شتەکەی بۆ ئەکڕین ئەمە بە مەتر هەیە بەڵام ئێمە قاڵبەکەی کە بەکاری هێنین بڵێن وێنەکەم لەسەر کێشاوە خۆم ئیشی ڕسمەکەم بڵێن کارەکانی من زیاتر کاری هوەریە بڵێن شێوەکاریە خۆم ئیدارم تاواکرە بەڵام هەر لە مناڵی و هیوایەتم ڕسم بووە و کاری نەخشی خەنەم هەیە نەخشی خەنە ئەکێشم بۆ خانمان بەپێی ئەو ئەلبومەی کە لەبەر دەستمایە ئەو جۆرە نەخشەی ئەو جۆرە شێوازی کە حەزی پێیەتی تەڵەبیەکات و ئێمە بەکاریهێن و بۆی ئەکێشم و هەروەها کاری تابلۆم هەیە و کۆمەڵێک کاری کڵاوزەڕ و شتی لەو شێوەیە بەڵام دەرفەت نەبوو ینی بیهێنینە ئێرە داوای لێبوردنەکەم. بوراوی زۆر سوپاس سروە عوسمان کە وەک سەرپەرشتیاری گروپی خەیاڵی خانمان ئەمڕۆ پێشەنگەکەتانەکەنەوە بە هیوایەوەی کە پێشەنگەکەتان ببرێتە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان وە ببێتە دەواازەیەکیش بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانتان و لەو ڕێگەیەوە خانمان بتوانن
بژێوێکی ژیانیان هەم دابین بکەن هەم خولیاکان و حەزەکانی خۆشیان پەرە پێبن. دووبارە سپاس بۆی کە ئەمڕۆ بەشدار بووی لەگەڵمان لە پرۆگرامی ڕۆژباش بە هیوای سەرکەوتن و بەردەوامی. بەڵێ دوای زیاتر لە 3 ساڵ سووتانی باخەکانی زەیتون بەهۆی هێرشی چەکدارانی داعش لە پارێزگای مووسڵ لادێکانی دەوروبەری جارێکی دیکە لە گوندی فەزیلە کە دەکەوێتە باکووری مووسڵ دارزەیتونەکان دەڕوێننەوە و بەرهەمێکی باش پێشکەشی جوتیارانی گوندەکە دەکەن لەگەڵ تەواوی ئاستەنگەکان بازاڕی فرۆشتنی زەیتون ئاستەنگێکی دیکەیە لە بەردەم جوتیارانی ئەم بەرهەمە بۆی کە بتوانن ئەو بەرهەمەی هێناوێنە بە شێوەیەکی باش بیفرۆشنەوە یاخود بازارێکی باشی بۆ پیاکەن. ئێستا وەرزی ڕنینەوە و کۆکردنەوەی بەروبوومی زەیتونە بە تایبەت لە گوندی فازلیەی باکووری مووسڵ کە بە بەرهەمی زەیتون ناوبانگی پەیدا کردووە کە تەنها لەم گوندە زیاتر لە 1 ملیۆن داری زەیتون هەیە. بەڵام بەهۆی هاوردەکردنی زەیتون لە دەرەوە بەرهەمی ئەم جوتیارانە لە بازاڕەکان بە کەمی ساغ دەبێتەوە. بە گوتەی عەلی جەرجیسی جوتیار و خاوەن باخی زەیتون خەڵک زەویە زەیتونەکانی بە شێوەیەکی پارچە پارچە دەفرشن و نیگەرانی ئەوەن کە ئەم باخانە ببنە شوێنی نیشتەجێبوون و خانوویان لەسەر دروست بکرێت. دایان تۆن زەیتون لە ماڵەکان ماونەتەوە و لە ئاودا دایان خوسێن و هەڵیان دەگرین تا ئەو کاتەی لە بازاڕەکان ساغ دەبنەوە و ئەمە جێگەی نیگەرانیە بۆ ئێمە. جگە لە هاوردەکردنی زەیتون لە وڵاتانی دراوسێ وەک ئێران و تورکیا ڤایرۆسی کۆرۆناش وەک بۆ هەموو لایەک ئاشکرایە یەکێکی دیکەیە لەو هۆکارانەی کاریگەری لەسەر ساغکردنەوەی بەرهەمەکان هەبووە. بە تایبەت کاتێک بەرهەمی زەیتونی ئەم باخانە لە ساڵانی ڕابردوو بۆ پارێزگاکانی دیکەی عێراق ڕەوانە دەکران وەک بەسڕە و ناسریە. بەڵام بەهۆی داخرانی ڕێگەکانی نێوان پارێزگاکان زیانێکی زۆر بەر بەرهەمی زەیتون کەوت. بەهۆی سووتانی دارزەیتونەکان گوندەکەی ئێمە زیانێکی زۆری بەرکەوتووە. تەمەنی دارزەیتونەکانمان 30 ساڵ دەبوون. لە چاوتروکاندنێکدا سووتان و ئێستا دووبارە دەستمان کردوتەوە بە ئاودانکردنەوەی باخەکانمان و ئێستاش وەک دەبینن بەهۆی ئەم دۆخەوە بازارێک بۆ ساغکردنەوەیان نییە. کاتی ڕنینەوەی بەرهەمی زەیتونی سەوز لە سەرەتای مانگی ئۆکتۆبەرەوە دەست پێ دەکات و تا سەرەتای مانگی کانونی دووەم بەردەوام دەبێت. بەڵام زەیتونی ڕەش مانگی ئادار دەست بە ڕنینەوەی دەکرێت و بەشێکی زۆری ئەم بەرهەمە ڕەوانەی شارەکانی دیکە عێراق دەکرێت و بەشێکیشی لە کارگەکانی دروستکردنی تورشی بەکاردەهێنرێت کە پارێزگای مووسڵ بە بەرهەمهێنەری تورشی بەناوبانگە. تام و چێژە تایبەتەکەی ترشیاتی مووسڵ لە ناو پارێزگاکانی تر بەو تایبەتمەندیە ئەم پارێزگایە جیا دەکاتەوە. بنیادنان یاخود بەرهەمهێنانی هەر شتێک ماوەیەکی زۆری دەوێت یاخود هێزێکی زۆری دەوێت تا ئەو کەرەستانە یاخود ئەو بەرهەمانە پێشکەش بکرێ ئەوە بێتە ئاراوە. بەڵام بۆ ڕووخاندن و لە ناوچوونی بەداخەوە جەنگەکان یاخود هەر کارەساتێکی مرۆیی بێت لە ماوەیەکی زۆر کووردا وێرانکاری ڕوودەکاتە ئەو ناوچەیە وەکوبینیمان کە چۆن دارزەیتونەکان بەهۆی جەنگەوە لە ناوچوون و ئێستش کاتێکی زۆریەوە بۆ دووبارە بوژانەوەیان. کەرتی پەروەردەش ئەم ساڵ کەرتێکی تەواو گەورە بوو کە کەوتە ژێر کاریگەری کۆڕۆناوە یاخود ئەو مەترسیانە ئەو کارەساتێک کە کۆڕۆنا بەسەر جیهانی هێنا گورسێکی زۆر گەورەی لە کەرتی تەندروستیدا وەجگە لە کەرتی پەروەردەدا و کەرتی تەندروستیش بەردەوام لە هەوڵا بوو بۆی کە چارەسەری هاوڵاتیان و یاخود توژوانی کۆڕۆنا بکات تا دواتر. بەڵام ئێستا هەوڵێک هەیە کە بتوانن لە مانگی یەکی ساڵی داهاتووە ساڵی 2021 دەست بکرێتەوە بە خوێندن و پرۆسەی خوێندن بتوانرێ بە شێوەی ئاوێتە بە یاخود میکانیزمێکی جیاواز بێت خوێندکاران بەردەوامی پێ بدەن. بۆیە ئێمە ئەمڕۆ میوانداری بەڕێز گوڵستان باقی کە ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵایە لە پەرلەمانی کوردستان لە ستودیۆکانمان لە دووهۆکەوە کردووە کە ئەمانوێ زانیاری زیاتری لێپرسین سەبارەت بەکردنەوەی. بەیانیت باش گوڵستان خان سڵاوت لێ بە هێوەی ڕۆژێکی باش. سەرەتا پێمان بڵێ ئێوە چیتان کردووە و هەڵسەنگاندنەکان بۆ کردنەوەی خوێندن بۆ مانگی یەکی ئەم ساڵ چۆن دەبێت؟ بەێ دەمێ هەوا باش بیتن بینەرێن هێژن خۆشتەوێ.
ام وکو لیجنا پرورده و خواندنا بالا لپرلمان کردستانه گلک پیشنیارین جدا جدا دکمبونین خدا گفتو گده که آنجا گنگشه لسر دکه لیل پیشنیارید ما اون یعنی گو ابدیت یعنی بونمونه کنه وزارت پرورده وزارت تندرستی به هماهنگی دل اکدو چه بریاره دل سویره دادن چون که نه ام وقت پارلمان کردستانه نگیجی هر دو وزارت دشن بریاره که ورنگی بدن چون که بریاره که گلکا حساسه یا گری دایی بیان قطابی و مستاین ما اجازه بر هنده عمل لجنه یعنی وزارت پرورده دوید بریاره که واسه بدن یعنی او راپورت آماده دکتن دم تسلیم لجنه برنگاربون و مترسیا کرونا دکتن کانی آیا بونمونه افت هر دو مانگین چوی چون که هر دو مانگ در باز بوی قطابی ضررمند بود ویرادا بیشتر بونمونه مانگا دهه دا دورترین رجات توش بوین کرونا هات نتمار کردن او جیج برچ بوش بر وکیل نادرگه این قطاب خانه بو و هر واسه رجامنی زورتر لهات او جیج اگر چه بود چون که امتزانین الویرا گزاروک دبیت مدرسه لسر کیم در بیتن وکی کو بونمونه کسین تمانیوان یه بلند بیتن وکی بونمونه سر و 48 سالیه دو بنو یه ایشن دوم درش هبن بیت رژامنیل دفاناجی زورتر بیتن لیل ویرا زاروک دشتن و گهاستن بکیتن یعنی مدرسه کرونا آنجی و گهزیتن بونمونهش قطاب خانه بو ناف مال بخدا و هر واسه ناف مال خواج دا بو قطاب خانهش لما الویرجی مگوتتا بریارکا گلکا حساسه یعنی ام وقت پارلمان جی نشن بریارکا واسه بدن لی وقت پارلمان کردستانه پیشنیاری ما اون کو اگر مدرسه کرونا هر یا بردوام بیتن و رجا توش بونه و یا مرنه برف زده بونه بودن ام حسناکن یعنی دمانگا بهش دا درگه قطب خانه به نوگیرن چون که مادام وی رنگی بیتن توید بهتا کنترل کردن یعنی اف دو بهتا کنترل کردن و هر واسطه کارم باشتر بینه و حتی بشین درگه قطب خانه به نوگیرن بله گلستان خان هر وقت خود آماجت پیکر راست بریاری کی زور هستیاره حساسه که درگاه کام بکرده بلام تا چند لگل وجده اگری کی بهزه که مانگی یک درگاه نواندکانی خوندن بگشتی بکرده و بله یعنی ما الویرا بحث کریه اگر یعنی بریاره که جدی بهتا دان هر واسطه کارن تون بهنا گردن بهتا کنترل کردن ام دیگر هندنا درگه بهنا وگرن لی وکو پارلمان کردستان لیجنا پرورده و خواندنا بالا اما دیگر هندنین حتی کارن باشتر یعنی ریکن باشتر ببینه و بهنده بشن درگه این قطب خانه وگن چون که دمانگا ده دامدید رجا توش بوان برای برزبونه چون اوجش بر وگرن درگه این قطب خانه بی و گلک ما مستای ما قطبیه ما توش بون و ما دید یعنی رجا توش بوا گلای بلند ببو جبر هنده ما دویدن ریکا باشتر وزارت پرورده گل وزارت تندرستی به هماهنگ بی و هر واسه ام جوی پارلمانی که پیشنیاریم باشتر هبن جبو هنده بشین درگه این قطب خانه به نوگیرن چون که امی حضرت قطبیه زانکو پیمان داکن بل زانکو پیمانگی ها داکن بلکه او بشین یعنی خواب پارزن لزارو که پولاس ایکی و دویه و سیه یعنی اواز باور مدرسی پتر سروان خواهی نه یعنی بونمون اگیانیم بلکه پتر او ده سلامتر بن شوانیه تمانیون بلندتر بیتن لی او ده و گهاستن و ایشه کن اش قطبخانه بو ناف کمالگه دو هر واصل کمالگه بو قطبخانه بخوشه یعنی لا ما دوید ریکار تندر بگیر نبر یعنی ریکا باشتر هبیتن بهنده بشین کنترل بکن اینجا در یک قطبخانه بهتا وگرن گلستان خانو کو زانین که کرونا لشارک بو شارکی دیکه خود لناوچەیەکی دیکەوە کاریگەریەکانی جیاوازە ئەگۆڕێت لە هەندێک ناوچە کەمترە و زیاترە ئێوە بەپی ئەوە ناتوانن کە دەسەڵاتێک بدەن بە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان کە ئەو ناوچانێکە کەمترە یاخود پێشنیاز بکەن بۆی کە ئەگەر شارێک کەمترە ڕێژەی کۆرۆنا لە ناویدا بتوانن دەرگاکانی خوێندن بکەنەوە و پرۆسەی خوێندن بەردەوامی پێ بدەن؟ بله بله الویرا نوکه امی راسته هر باجره که هر پارێزگەهێکی بۆ پارێزگەهێکی ڕێژە توش بۆن فەرقە
لی از باورم اوجت من دل سر هنده چونکه هندک پارێزگه پتر فحوصات دادن يعني لسر پتا كورونا يعني بونمونه دبيجن بيتن هندا پارێزگه ها پتر بچن فحوصات بگن بو هنده رژه پتر دیار بیدن هندک بلکی همی چون که نوکه ولی هاتی حوالاتی بخوشی سردانا کلینیکا وانتشان خسته خانه نکن بو هنده بشه یعنی فحوصات بگن السر هنده کنه توش بیا آن نه هر یک مالا خدا بارا پتر چرا سرایتیتش بلی و او نبن اوین توش بوی لا مال ویرده بیجم ما چه چید بیتن یعنی پارێزگه کادی جدا چون که قطابیان پولاداز دمی از مونتان دست بید کن همی پارێزگه بخواه یعنی هرما کردستان همی بگ و دست تاقی کرنا دکن لا ما نابیتن یعنی پارێزگه جدا دست پروسا خواندنه بکتن و پارێزگه کادی جدا دست بکتن لا ما مدویتن بگ و همی پارێزگه یعنی درستاهی کاری خواه بکن و کنترل سر پتا کرونای بکن جبو هنده بیگ و درگه این قطب خانه بهنه وگرن چونکی ام هرم اگین نابیتن یعنی هر پارێزگه یک جدا انجیره و بر یک جدا را بیتن دست وگرن قطب خانه بکتن بوچی چونکی پروسا خواندنه همی پارێزگه ها وگ ایگه و هر واسطه تاقی کرن همان دم داد هنه گرنه نابیتن یعنی هر یک بریاره دف خدا بدتن و اب ویرانگی بید بەڵێ گوڵستان خان بۆ پێی کە ئێوە بە دووەداچوونتان کردو بۆ پرۆسەی خوێندن پێتان وایە کە پرۆسەی خوێندن بە شێوەی ئەلکترۆنی یاخود ئۆنلاین کە ئێستا هەندێک لە قوتابخانەکان پەیڕەویەکەن ئەتوانێت ببێتە جێگرەوەی خوێندن لەناو هۆڵەکانی قوتابخانەکان و هۆڵەکانی خوێندندا؟ بله ام وکو لیجنا پرورده و خواندن بالا لدست بیکا هاتنا پتای کرونا یعنی بو هرما کردستانه دیگه هنده نبوین که شواز الکترونی بیتم شواز آنلاین بیتن ویرانگی بس الویر اوه بریاره که بجن یا اجباری بی یعنی او مجبور بیم و بریاره بدن و که وزارت بخو هر دو وزارت ما وزارت پرورده‌جی وزارت خواندن بالاجی یعنی ام دزانین که دناف هول قطب خانه ما اشکال هنه بلکه رجا قطابی آزور هیا بلکه وکی پیدوی قطابی وکی پیدوی هنته ناگهیتن ویجا چا بونمونه اتمال دای های بونمونه 5000 روکی تا های 6 تا یعنی نشن وکی پیدوی آماده کاری یا بکن با هنده قطاب زاروکی وان یعنی درست های خواندن بگهیته یعنی اشکال اگه مازن الویره که بشواز الکترونی بیتن لی اوه بریاره که یعنی یا اجباریه که درگه این قطب خانه بهنه بگیرتن جبو هنده مدرسی کرونو یا گلک زور بی اول سرگیان قطابی ما مستاجی زور بی اگر ام دزانین یعنی بریاره که نه باش بیهات بادن بوچی چونکه بی اگره نظم آست زانستیجی یعنی وره قطابی الویره بلکی لابتوبک دستی دا بیتن بخینیتن آیا بس او دای باب دزانن کنه زارو که وید خینیتن آنجی خب لابتوب و مجیل کردن خب آیپد و مجیل کردن یعنی ویرانگی از باورم امد گل هنده نبون و اکلی جناب خواجی لی او بریارا وزارت پرورده بی وزارت خواندن بالا بی چونکه اوانجی دگود مچ جگری دینی نه مچ آلترناتیف دینی نه بهنده بشین نهلین کو او سال یعنی پروا بچیتن کو قطابی ضررمند بیتن تدالا ما او بریاره یعنی حتی که امجی ادگل ها را بین چونکه اوان گویی برای که دیمانین ام کار بینی بهنده بشین نهلین کو او سال خواندن قطابی به هر و بچید آنجی بلاج ببچید. بله. گلستان خانو کو زانی مانگی رابردو یاخود لسرتای دست بکردنی پروسه خوندن و هندگ لقطابخانه‌کان درگاکانیان کردو به تایبەت قوتابخانە ناحکومیەکان یاخود بڵێن قوتابخانە ئەهلیەکان. ئەگەر ئێستا ئەو قوتابخانانە هەندێکیان دەرگای خوێندنیان کردبێتەوە چۆن ئێوە چاودێریانەکەن بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و لەگەڵ ئەوەشدا ئەو قوتابخانانە کە بە شێوەی تایبەتن پارەی ساڵەکە وەردەگرن. ئێوە کولیژنەکەتان چیتان کردو بۆ ڕێکخستنی ئەم ساڵ کە زۆربەی خوێندکاران لە ماڵەوەوانە دەخوێنن بەڵام ئەوان بە هەمان سیستمی ساڵانی ڕابردوو تەواوی پارەی خوێندنەکە وەردەگرن. بله هر بابت که به ویرانگی بیتن ام دیفچونی لسر دکن خاطین بوچی چونکی وکو لیجنا کار ما اویا جبو هنده او که ماسیت های او
بونمونه ام یعنی ڕێکۆخوا لیژناپێک دینین و دیفچونێ سەروان بابەتە دەکەین نوکە ڕاستە خواندنگە هێن ئەهلی پۆراژ قوتابیان وەرگن لێ ڕێژاوانێک کێمتر لێ هاتی چونکە مە پارسال ji ber barodûxê aborî yanî wekû lîjname pêşniyarkê bû wezareta perwerdê jî wezareta xwendina balajî ku rêjê kêmtir lêkin bûçî ji ber barodûxê aborî çunke xelek gelek telefon dikirin û gelek li ser xet bîn ji bo hindê we harî kar bin di gelme da em neşin wekî pêdivî serederiye bikin em neşin wekî pêdivî parê qutabxanê yên zarokê xwe da bîn bikin lama rêja yanî hindekî sadê hada kêmkirin bu qutabxana û herwesta bû zank û peymangeha bixwe jî لما ام دی دیفچونکا جدی کن جبو هنده نهلین چکی ماسی هبن نهلین آسزانستی قطابیه بهت آخره و جا انشالله ام افساله جی وکی چوا پارسال یعنی مهاجه هبی که هر کی ماسی که های ام دیفت چون یوم چهار سر دکر انشالله افساله جی دیگه هنده دابین به هنده نهلین یعنی هم بار دارای قطابی یعنی بار گرانی بکوید دستر مالت وانا هم جی آسیان زانستی بهت آخره وکی خواندن آوان بخوشی ڕاستە دەستان خۆش بێ و بەردەوام بن گوڵستان خان ئێمە ئێستا بینە سەر چارەنووسی پۆلی 12 ئەوان کە ساڵێکی چارەنووس تازە بۆیان ئایا ئێوە چیتان کردووە و چ پێشنیازێکتان داوە بە وەزارەتی پەروەردە کە ئەم ساڵ پۆلی 12 بەردەوام بن لە خوێندن ئەگەر بێنە ناو هۆڵەکانی خوێندنەوە چیتان کردووە و بە چ میکانیزمێک داواتان کردووە کە ئەوان بخوێنن راسته بله افسال چوی یعنی مدید کو گلک قطابی در بازی یعنی ناجح بونو داخلی تحقیق نت پول یعنی دیماهی ساله بینیم پول دازده و هر حسابی اگر هنده رجا قطابی یا رجا در چونجی گلک زور ببیدن و گلک قطابی چون زانکو پیمانگه ها بخوشه یعنی اولی جه دلخوشیه لی الویرا جی مدویتن قطابیه که آواگن یعنی نکو بین صدا مهنده بس قطابی ناجح ببیتن آنجی در بچیتن و گهی تا از آنکو پیمانگی ها دمی خلاص بیتن چوه نبیتن ایجا الویرا امواکو لیجنا پرورده و خواندن بالال پرلمان کردستان دیگه یعنی دزانی کو ضرره که مزنه با قطابیه پولا دازده جبر مدرسی و پتا کرونای او دو مانگه المالت خواری نشتینه یل خواندن دیر کفتی اوجی راستی ضرره که مزنه با قطابی امجی دیگر هندنی نب امجی یت بخواشنینه امجی وک پرلمان هر واسه وک وزارت بخواجی لی دشین قربو یاوی بکنه و وکی بهم ودانا نیوا ساله های هر واسه بهم ودانا نوروزه های دشین قربوی بکنه و انشالله دمانگا به دا بشین کنترل دو خی بکنه ریکارم باشتر ببینه و به هنده قطابیم پولا دازده جرکادی بچنف نفولین قطاب خانه دا و بخینه بەڵێ زۆر سپاس گوڵستان خان گوڵستان باقی کە ئەندامی لیژنەی پەرۆدە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان لەگەڵمان بووی ئەمڕۆ سپاس بۆ زانیاریەکان و وەڵامدانەوەی پرسیارەکان بێگومان هاوڵاتیان هەمیشە چاویان لە پێشنیاز و کارەکانی ئێوەیە تا پرۆسەی خوێندن بەردەوامی پێ بدەن و هەوڵ بدەن ئەم ساڵ خوێندن باشتر بەڕێوە بچێت زۆر سپاس بەڵێ هەر ڤایرۆسی کۆرۆنا کە تەواوی ژیان و جونگەکانی ژیانیشی داگیر کردووە ناچارین کە خۆمان بگونجێنین لەگەڵی بۆیە کاتێکاڵین ڤایرۆسی کۆرۆنا هاوڵاتیانی بەردەوام وا لێ کردووە کە دەمامک ببەستن لەگەڵیدا ببنە هاوڕێ لە هاوڵاتیانی ئیتالیاش کە ئیتالیا زانین هێشتا ڤایرۆسی کۆرۆنا زۆر بە شێوەیەکی فراوان لە ناویاندایە ناچارن هاوڵاتیان لە شوێنە گشتیەکان دەمامک ببەستن ئەمە ژوای کردووە بۆ دروستکردنی دەمامەیەک لە ڕووی دیزاین و بەردەوامی بیرۆکی جیاوازیان هەبێت و بیەنە ئاراوە با بەیەکۆ ببینین بزانین چه دیزاینێکیان بۆ دەمامکەکان کردووە لەگەڵ ئەو هەموو تەکنەلۆژیا پێشکەوتووی کا لەم سەردەمە هەیە لە کاری ڕستن و چنین بەڵام کە سەیری ئەم ئامێرە چنینە دەکەیت وا دەزانی کاتژمێری کات لە سەدەکانی 14 و 15 وەستاوە. کارگەی ڕستن و چنین جۆرەکانی جیاوازن. ڕستن بە ئۆمبرێنیش یەکێکە لە کۆنتترین شێوازەکانی چنین کە لە ناو پیشەسازیە دەستیەکانی ئیتالیا گرنگی خۆی لەدەست نەداوە. پێویستی دەمامەکیش جارێکی دیکە ئەم کارگە کولتوریەی چالاکتر کرد بە دروستکردنی دەمامەکێک کە بە قوماشی کەتان و بەتاڵی ئاڵتونی نەخشێنراوە.
ئێمە لە سەرتاسەری ئیتالیا داواکاریمان بۆ هاتووە تەنانەت لە وڵاتانی دیکەش بە هەمان شێوە وەک ئەڵمانیا و سوئیسرا و ئیسپانیا. دروستکردنی دەمام کە یەک چەند ڕۆژێک دەخایەنێت چونکە بە قۆماش و کەرەسەی تایبەت وەک مۆم و سابوونێکی جیاواز و هەروەها بێگومان زێڕ بەکارهاتووە بۆ دروستکردنی. بۆ دروستکردنی چەند دەمامەکێک لە 1 مەتر قوماش 8 کاتژمێر کات دەخایەنێت. بەو هۆیەی کارکردن بە تاڵە ئاڵتونیەکان پێویستی بە هەستیارەکی ورد هەیە. هەموو ئەمانەش بەدەستی چەند خانمێک ئەنجام دەدرێت. ئەو ئەفرەتانی لێرە کار دەکەن زۆر لێهاتوو شارەزان لە کارەکەیان. تەنیا ئامادەکردنی ڤارپ 1 ڕۆژی تەواو دەخایەنێت و یەکێکە لە قۆناغە سەختەکانی ئەم کارەکە خانمانی ئێرە زۆر بەلێزانانە و شارەزایەکی ورد ئەو کارە ئەنجام دەدەن. دروستە بەردەوام نوێگەری لەو کەلوپەلانە دەکەین کە پێویستی ڕۆژانەی هەر تاکێکە. بەڵام سەختی دۆخی تەندروستی و بەردەوام بەکارهێنانی دەمامک لە هەموو جیهاندا لەم سەردەمەوای کردووە کە ئەگەر ساڵانی ڕابردوو 1 جار نوێگەریمان لە پێداویستەکانمان بکردایە، ئەوە ئێستا پێویستی بە زیاترە بۆ ئەوەی لە بەکارهێنانی دەمامک بێزار و بێتاقەت نەبین. هونەرمەندێکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوۆتە شاری سلێمانی و بڕیاریاوە تەواوی تەمەنی لە باشووری کوردستان بە نمایشکردنی هونەری گۆرانی وتنی سەرشەقام بۆ ڕێبواران بەسەر ببات. ئەو هونەرمەندە زۆر دڵخۆشە بۆی لە هەرێمی کوردستان پێشوازی لە هونەرەکەی کراوە. بابەیەک و ببینیم زین هونەرەکەی چۆنە. نەغمە و دەنگی ئاوێر و سنەی ڕۆژهەڵاتی کوردستانی هێناوەتە سلێمانی. گۆرانی و موزیک بۆ ڕێبوارانی شەقامەکان دەچڕێت. ماوەی 8 ڕۆژە هاتۆتە کوردستانی باشوور و دڵخۆشە بەو پێشوازەی کە لەلایەن هاوڵاتیانەوە بۆ هونەرەکەی دەکرێت. 22 ساڵیشی موسیقی دەکەم. وەڵا بەس هەزم لە سازی سنەتیشە. 2 ساڵێکە خەریکەوم لە شاری سنە لە خانەی ئاسف ئەمارەتی ئاسف لێ مەشغوڵی کار موسیقی بووم. بەس لە سلێمانە هاتن ئاشنا بووین لەگەڵەوە بەرادەران ئاشنا ماتم بۆ سلێمانی. بەس ئێستا لێرە ئەش دەکەم هەزم لێ وەڵا لە پارک ئازادی لە دەرکی سەرا لە سەوڵەکە. کەشی ساردی ئێواران نەبووتە ڕێگر لە بەردەم مانەوەی ئەو پیادە ڕەوانەی کە بۆ چەند چرکەیەکیش بێت دەیانەوەی یادەوەری لەگەڵ میوزیک و گۆرانیەکانی فەردین تۆمار بکەن. هەشت ڕۆژە لە شار سلێمانیم. بەڕاستی ئەوە پێم خۆشە، ئەوە محەبەتیان کردەوە بە من، ئەوە خۆش ئەخلاق و خۆشبەرخورد لە شاری سلێمانی زۆر هەزم وڵا هەز دەکەم ببینم وڵا. بەس پێم خۆشە وڵا زۆر احترام منیان کردووە. احترام بۆ هونەرمەند قائلین بە خوددا. خەڵک کە ئەڕوات پیاسەیەکەکە لە پارکی ئازادی یاخود لە بەر دەرکی سەرانا هەر شوێنێک ئەم جۆرە هونەرانە ئەبینێ بەڕاستی خۆشحاڵە بێت، دڵ و دەرونی ئارامە بێت، بۆیە جێی خۆشحاڵیە. فەردین هێندە خۆشەویستی بۆ سلێمانی هەیە، دەیەوێت ئەو تەمەنەی کە ماوێتی بە چڕینی گۆرانی ڕەسەنی کوردی و ژەنینی موزیک لە ناو شەقام و باخچەکانی سلێمانی بیباتە سەر. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. دەنگ و ئاوازی کوردستانیان لە هەر شوێنێک بێت دوجار مەنزڵگیان هەیە بە ناوی کوردستانی گەورەیە. خود ئەگەر ئەوەش نەبێت هەرێمی کوردستان هەیە کە خانەیەکی گەورە ماڵێکی گەورەیە بۆ هەموو کوردستانیان و بۆ هەموو هونەرمەندان. جا لەسەر شەقامەکانی بێ یاخود هەر کوچە و باخچەیەکی بێت ئەتوانن هونەرەکەیان بچڕن و بۆیە هەمیشە کوردستان و هەرێمی کوردستان ئاوادان بێ و ماڵتان ئاوادان بێ. ئەمڕۆژ کۆتاییم هێنا بە بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. هەر شاد بن.